اما وەکو مامۆسایانی وانەبێژ لە سنووری پەروەردەی سیسایە کە ژمارەمە پێک لە 1976 مامۆسای وانەبێژ ماوە یەک هەفتەیە بە هۆڵەکانی بایکۆتی هۆڵەکانی خوێندنی ماکردو لە پەروەردەی سیسایەکدا و داواکاری ئێمە داواکاریی ڕەوایە کە دامەزاندن و ئێمە لەسەر بایکۆت بەردەوامە بین بۆ پرسیار تەسلیمکردنیش هەتا ئەم دەقەی ئێمە وەکو سنووری پەروەردەی سیسایە مامۆسایانی وانەبێژ بە کۆی دەنگ بڕیاریانداوە پرسیار تەسلیم نەکەن و نەچنەوە هۆڵەکانی تاکردنەوە هەتا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە ئەڵێن ئەکرێ بەڵام کەی ئێمە ئەوەمانەوێت بارودۆخیان باش نییە هەمانە هەردووکی هاوسەرەکان هەردووکیان وانەبێژن کرێکی نەخۆشیان هەیە پێداویستیان هەیە مامۆسامان هەیە لە سلێمانیەوە یە بۆ ئێرە مانگانە 180 بۆ 200,000 کرێ ئەیە 200,000 بۆ مێنێتەوە ئێخۆ 200,000 ئەگەر 50شی بخوا مانگەکە بە 150,000 مانگێک دەوامەکە لە کاتی خۆشیان نایەت. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ داواکاریەکمان هەیە داواکاریەکەشمان ڕوون و ئاشکرایە ئەویش بریتە لە بەهەمیشەیی کردنی تەواوی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان. ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بۆ ماوەی 2 ڕۆژە بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە و بڕیارماندا جارێکی دیکە نەگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن و ئەسیلەی سەرشەستەکەش تەسلیمی بەڕێوەبەرەکان ناکەین بۆیە لە ڕاستیدا ئێمە تا وەڵامی داواکاریەکانمان نەدەنەوە ئێمە ئەسیلەی سەرشەستەکە تەسلیم ناکەین. داواکاریمان بە هەمیشەیی بوونی مامۆستایانی وانەبێژە ئەمە ماوەی چەند ڕۆژێکە بە شێوەیەکی هێمنانە و ئارامانە داوای ماف و حەقی خۆمان دەکەین لە حکوومەت داوامان ئەوەیە بمانکەن بە هەمیشەیی. بەڵێ داواکاری ئێمە بوون بە هەمیشەیە قسەکردن قسە هەر دەکرێت زۆر قسەمان جۆرە دەوێت بەڵام ئێمە کردارمان دەوێت کردار شەرتە تاکو وەڵامی داواکارەکانمان دەدەنەوە ئێمە بەردەوام دەبین.